بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. خواهي قورة طاعات وعبادة لا ملاي قبولك إن شاء الله. بيغمري خواه صلى الله عليه وسلم أقدر ما نكاتوا كاريكي نيكين أوش أويا إنسان كروي كل قبلة الروبة قبلة هولدا تفنكا تفكردن بلغم فردانن دولا رو جنابتان أما إيكا كلوانيكا كراهتي چی لە ناو نوێژا بێ و چی لە دەرەوەی نوێژ بێ واتە ڕوو نەکەی لە قیبلە تف نەکەی دوو لە ڕوو جەنابتان غەیری تفش هەرچی بێ نەیکەی باش وایە چونکە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من تلف تجاه القبلة جاء يوم القيامة وتلفه بين أعينيه واتە لە نێوانی هەردوو چاویە تفەکە ئەگەڕێتەوە بۆ ناو چاوی خۆی لە قیامەتە گەڕێنەوە هەر کەسێ بە ڕووی قیبلەدا تفکە. حەدیثێکی تری مبارەکمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ تفکردن لە ناو مزگەوتە ئەوش کەراهەتیەیە کەفارەتەکەی چییە کە تفکەی لە ناو مزگەوتە کەفارەتەکەی ئەوەی ئەبێت دفنیکەی یاتە ئەو تفەت یان دوو لە ڕوو جەنابتان ئەو بەڵغەمەی کە دەیکەی ئەبێت دفنیکەی بیشاریتەوە وا باشە هاتیتە مزگەوت ئەو شوێنانەی کە تایبەتە شوێنی دەستنوێژە یان کلێنیسکەکە یان لە پاڵ حەدیقەکایە نەکوا لە هەر چۆن بێ لە هەرچی شوێنەکە بێت تفکەی لە ناو میحرابی بە تایبەتی حرەمی مزگەوت ئەوە هەر زۆر کەراهەتیەیە لە دەرشەوە هەتا پێت بکرێ لەو شوێنانە بیکەی کە تایبەتە بەخۆی. خوای گەورە ڕەحم بە مولایەتمان بکە و عاقبەت خێرمان بکە. فەرموو با نوێژەکەم